بەهۆی نزیکبوونەوەی هەڵبژاردنەکانی پەرلەمانی عێراقەوە لایەنەکانی دەسەڵات یەکتی بە کەمتەرخەمیەکانی حکومداری تۆمەتبار دەکەن. پارتی دەڵێت یەکێتی هیچ بڕپارەیەک بۆ گەنجینەی حکومەت ناجێڕێتەوە. یەکێکی دیکەش دەڵێت یەکێتی بە فەرمی داوای کردووە موچەی فەرمانبەران لە کاتی خۆی دانەدرێت. کۆی پیشەسازی عێراق لە سلێمانیە، بەڵام هەموو داهاتی باج لە سنووری زۆنی سەوز، نەک بەتەنها شاری سلێمانی، بەتەنها لە دێگەڵا هەتا پێنجێن لە قەڵاتجێ هەتا کفری هەموو داهاتی باج کە دەوڵەمەندترین محافەزەی هەرێمی کوردستانە 26 لە سەدا دەداتە حکوومەتی هەرێمی کوردستان بە ڕقم دەیدا نەک بە پارە. ئەو داهاتی کە بەدەست دەسەڵاتانی یەکێتی لە سنووری دارەی سلێمانی کە بچێتەوە خەزینە حکوومەت بە دڵنیایی حکوومەتی هەرێمی کوردستان ئەتوانێت بەبێ لێبڕین موچە دابەش بکات. ئەو بڕە موچەشی کە دەدرێ ئەو موچەیە کە دەدرێ ڕاستیەکەی هەمووی دەگەڕێتەوە بۆ داهاتی نێوخۆی هەرێمی کوردستان لە سنووری هەولێر و دهۆکە، بە هیچ شێوەیەک ناگەڕێتەوە بۆ ئەو داهاتی کە لە سنووری خاڵی سلێمانی و هاتووە. ئەو بڕەشی کە لەوێ دێ بۆ خەزینە جارێکی تر کە گوایە سەتاسی دێتەوە، لەو سەتاسیە جارێکی تر هەدەمێنێتەوە لە سلێمانی بە هیچ شێوەیەک ئەو پارە ناچێتەوە حکوومەتی هەرێمی کوردستان. گەورەترین مشکلە ناو قانونی چاکسازیش بۆیەوە باسەکەم مەسەلەی یەکخستنی یەکەی دروستکردنی یەکەی پاسەوانەیە لە هەرێمی کوردستان. وەزیری ناوخۆ لە بەردەم لژنەی دارایی وتی کاکە هێزێک لە هەرێمی کوردستان ناهێڵێتن ئەمە دروست ببێت، ناهێڵێتن چاکسازی بکرێت، ڕێگری ئەکاتن. وەزیر نەیوت، بەڵام یەکەتی نیشتیمانی کوردستانە. ئەمن لێرە و پێتان ئەڵێ مەسئولم لەو قسەی خۆم. لای خۆشیەوە ئەندام پەرلەمانەکانی فراکسیۆنی یەکێتی دەڵێن پارتی تاوانباری سەرەکی ئەم دۆسیەیە. داهاتی خاڵە سنووریەکان ناگەڕێتەوە گەنجینەی حکوومەت. کۆمپانیاکانیش لە خاڵە سنووریەکان زیاتر لە 60% داهات بۆ خۆیان دەبەن و چەندین بابەتی دیکەش. هەڵبەت لە ئێستادا کۆمپانیایکی حزبی دروست بۆ لە خاڵی سنووری ئیبراهیم خەلیل کە بەناوی بیپیە کە هەموو کۆمپانیەکانی دەرمان ناچارم ڕۆم بۆ کۆمپانیایە کە باجێکی 1000 زۆر لە خەڵک وەردەگرێت بۆی کە هیچ پارێکی بۆ حکومەت بگەڕێتەوە، ڕۆژانە میلیۆنان دلار وەردەگرێت. ئەمە وا دەکات کە نرخی خۆراک و دەرمان لە هەرێمی کوردستان بە ڕێژەیەکی بەرچاو بەرز بێتەوە کە ئێستا خۆتان شاید حاڵی واقعیان کە لە هەرێمی کوردستاندا هەیە. ئەوەی کەس هۆکارە بۆ نەدانی موچە هۆکار نییە بۆ ئەوەی کە لە پارێزگاکان داهات کۆ ناکرێتەوە، چونکە سیستەمی گومرجی بە سیستەمێکی ئەلکترۆنیەوە لە تەواوی گومرگەکان بەتایبەت لە هەردوو گومرجی باشماخ و پەرویزخان بەستراوەتەوە بۆ وەزارەتی دارایی. ڕاستە و خۆ داهاتەکەی ئەگەڕێتەوە وەزارەتی دارایی. ئەوە گومرجی ئیبراهیم خەلیلە کە تاکو ئێستا بە سیستەمی ئەلکترۆنی نەبەزراوەتەوە بۆ وەزارەتی دارایی. فراکسیۆنی کۆمەڵی دادگەریش لە پەرلەمانی کوردستان کە بە هاوبەشی لەگەڵ چەند فراکسیۆن و پەرلەمانتارێکی دیکە لە ماوەی ڕابردوودا پرساندنیان بۆ سەرۆکی حکوومەت و جێگرەکەی وەزیری دارایی کرد دەڵێن پارتی و یەکێتی وەک دوو لایەنی بەشدار لە دەسەڵات تۆمەتباری سەرەکین لە بەفیڕۆدانی سەدان ملیۆن دۆلاری ئەم هەرێمە. لە ئەنجامی و ئێمە ڕێگریمان کرد مشتومڕێک لە نێوان ئەندامانی فراکسیۆنی پارتی و ئەندامانی فراکسیۆن یەکێتی دروست بوو هەر یەکە و ئەوی تری تاوانبار دەکرد لەسەرەوەی کە لێبڕینی موچە هەیە. هیچیان ئەویان نەدەشاردەوە کە هەرێمی کوردستان غەرق بووە لە ناو گەندەڵی لە هەردوو زۆن، زۆنی سەوز بە قاچاقچێتی و هەروەهای خاڵە سنووریەکان، زۆنی زەردیش بە فرۆشتنی نەوت و ناشەفابوونی داهات. هەردوو زۆن تێوەگلاون لە ناو گەندەڵی و هەردوو حیزبی دەسەڵات هەردوو چیان وەکو یەک بە یەکسانی بەرکرسن. هەرێمی کوردستان وەک درێژکراوەی سیستەمی حکومڕانی عێراق بەپێی ئامار و زانیاریەکانی شارەزایانی نێوەخۆ و ڕێکخراوە نێودەوڵەتیەکان لە گەندەڵی تەقیوە. بەڵام لە ساتەوەختی ململانەی لە نەبەشدارەکانی حکوومەت و هەڵبژاردنەکاندا قەبارەی گەندەڵی و خراپی بەڕێوەبردنەکە ڕوونتر دەبێتەوە و هەر یەک شایەتی لەسەر ئەوەی دیکە دەدات. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.